هەر لەبارەی دەنگدان و پەسەندکردنی پرۆژە یاسایی بودجە گفتوگۆ لەگەڵ بەڕێز خدرمانتک پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی عراق دەکەین بەڕێزان لە بەغداوە لەگەڵمان دەبێت. کاک خدر سڵاوت لێبێت، هەوڵەکان گەیشتن بەکوێ جارێکی دیکە بڕیار بوو کۆبنەوە بکرێت ئەمڕۆ دوایەوەی کرد کاتژمێر 1 دواخرە تا ئێستا کۆبنەوە نەکراوە، دوایین هەوڵەکان گەیشتن بەچێ بۆەوەی کە دەنگ لەسەر مادەکانی نێو پرۆژە یاساکە بدرێت. زۆر سپاس بۆ ئێوە، سلااو لە تۆش، سلااو لە تاوای بینەرانی کەناڵی کوردستان 24. ئەوەی ڕاستی بێ لە دانیشتنی ئەوڕۆ کە دوێنێ شەو قراری لەسەدرا ئەوڕۆ بۆ سەعات 1 دوای نیوەڕۆ، بەڵام بەداخەوە وەکو هەمیشە کە تقریبا وەکو دەرێن ئەوە بۆ شتێکی بەرنامە بۆ داڕێژدا نازانم چۆن باسی بکەم کە دانیشتنەکان لە کاتی خۆی ناکرێتن تا ئێستاش هەروایە کە تاخیر دەبێتن، بەڵام دەکرێتن لەو سەعاتانی دواییدا کە بڕیارەدەی بکرێت لەبەرەوەی پرۆژە یاسای بودجە تا ئێستا لە دوو دانیشتنی ڕابردوو 42 مادەی تێپەڕیە و دەنجی لەسەردراوە، باقی دیکە تقریبا نزیکەی 25 مادە ماوە. تەسەوەر دەکەم ئەوڕۆ ئەو شەو یان ببینێتەوە بەیانی تێدەپەڕێتن تا دەنجی لەسەر بڵێن ئەو مادانەی کە تێپەڕێنراون بە تایبەتی مادەی 14 کە بەنسبەت کوردەوە سەی زۆر لەسەر هەبوو، ئێوە لەوێ چۆن کارتان دەکرد وەکو پەرلەمانتاری عراقی لە پەرلەمانی عراقی پەرلەمانتارێکی هەرێمی بەڕاستی نەکرد ئەگەر تۆزێک وەکو درێت بە درێژتر باسی بکەم باش، ینی بەڕاستی کە دێتە سەر بەرنامەکانی پرۆژە یاسای بودجە، ئەوەش هەر بەرنمەیەکە و دەنگدانە لەسەر پرۆژە لەسەر یاسایەک وەکو کۆی یاسایەکانی دیکەی کە وەکو پیشەی مەجلیس کە تەشریعکردن و یاسایە هەر وەکو ئەوەیە، بەڵام ئێمە هەست دەکەین کە لە کاتی پرۆژە یاسای بودجە و لە ساڵانی ڕابردووشدا ئەو تێبینێمان کردیا، یعنی وەکو برێ بە بەرنمەیەک گەلە کۆمیەک دەکرێتن کە ئەنەما بیانەوێ لەو مادەیە کورد تووشی کێشە بکەن، بیانەوێ لە تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە ئینتیقامێک لە کورد بکەنەوە، بیانەوێ لە تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە یعنی ئەزیەتی کورد بدەن. یعنی بەداخەوە کە ئەو تێڕوانی نەدەبینم، بینیمان هەومان بینیمان بەڕاستی لە دوو دانیشتنی ڕابردوو کە زۆر بە کێشە و ناخۆشی تێپەڕی، سەرەڕای چەندین دانیشتن، سەرەڕای چەندین ئیتیفاقات، بەڵام بەداخەوە ینی لە کۆتاییەکەدا کێشە دروست بوو. ئەوە شتێک نییە بەڕاستی کە هەروە بە ئاسانی تێپەڕی، چونکە ئێمە هەرێمێکین کە هەرێمێکین و هەرێمێکی دەستورین لە چوارچێوەی عێراقی یەکگرتووی عێراقێکی اتحادی. لەگەر ئەوەش کە ئەوە قەزیەکی سیاسیە کە هەیئەی ئیدارەداری دەوڵەت حکوومەتی عێراقی لەسەر دروست بوو، کۆمەڵک مادەی دەستوری کە لە سەرەتای لە دوای وەکو دەرێن ڕوخانی ژێمی پێشوو دەست بەکاربوونی دەوڵەتی نوێی عێراق، ئەو مادانە تا ئێستا زۆر کێشە بۆ دروست کراوە، تا ئێستا زۆریان جێبەجێ نەکراوە و عەمدەنیش بە بەرنامەدا ڕێژراوی کێشەی بۆ دروست دەکەن. لەو جارە ئیتیفاقاتە کرا بۆ ئەوەی ئەو بەرنامان ئەو کێشانەی کە هەنا بتوانین هەموو لایەکمان ئەو هەیئەیە کێشەکان یەکلای بکات و هەروەش ئیتیفاق کرابوو. لە زمنی ئەوانە پرۆژە یاسای بودجەش کە پێشتر لە ئەنجومەنی وەزیران ئیتیفاقی لەسەر کرابوو یەکلا کرابەوە بێتە ئەنجومەنی نوێنەران و تێپەڕێندرێ، بەڵام بەداخەوە جارێکی دیکە لێرە دەستکاری کرا، جارێکی دیکە لێرە کێشەی بۆ دروست کراوە. یعنی بەڕاستی لە مادەی 14 وەلەو وەکو دەرێن بەڕادەیەکی باش یعنی تێماپەڕان، بەڵام بە کێشەیەکی زۆر بە ململانەیەکی زۆر لە کۆتاییدا مادەیەکیان بۆ زیاد کرد، لە مادەی 14 بڕگەیەکیان بۆ زیاد کرد لە بڕگەی 8 کە تایبەتە بە پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان، ئەویش بە بیانەوەی ئەوەی ئەگەر کاتێک پارێزگایەک لەگەر حکوومەت هەر پارێزگایەک کێشەیەکی هەبێ لە ڕووی نەعەدالەتێک لە دابەشکردنی ئەو بڕە پارێکە بۆی دانراوە یان موچە یان هەر ناوێکی دیکەی لێ بنێن،
بەو نیازە بگەڕێنەوە بۆ حکوومەتی یەکگرتو کە ئەوان بێچێشەکە باشە مادام بەرگەی هەشت لە مادەی 14 هیچ گرفتێک بۆ موچەخۆران دروست دەکات دەمێ ئەوە تەواوکەم باش بەڕاستی بابەتەکە لێرە چۆنە ئەسلان گرفتێک نییە لە ڕابردوودا گرفتێک نییە بە ناوی گرفتی موچە ینی بەڕاستی دەمەوێت یەکشدەوە بینەران ڕوون بکەمەوە ساڵانی ڕابردوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیتیفاق هەموو ئەو داهاتە سنووریانەی کە دەهاتنە هەرێمی کوردستان و وەردەگیران ئەمە بینیمان پارێزگاری سلێمانیش ئەو داهاتی بەخۆی وەردەگرت و لە پاشی ئەو داهاتە حکوومەتی هەرێم ئەو بڕێتەواو کە بۆ موچەخۆران بۆ شوکارەکانی ئیدارەی سلێمانی بۆ ئیدارەدانی سلێمانی ئیدی دوایی کە ئەو داهاتەی خاڵە سنووریەکان گوایە کەمی کردووە گوایە نایەتە پێش ئەوە شتێکی دیکە ئەم هەمومان دەزانین کە خاڵە سنووریەکان هەمووی یەک خاڵی سنووریە ئیشوکارەکان وەکو یەک تێدەپەڕی داهاتەکان ئەگە زیاتر نەبێت کەمتر نییە بەڵام لۆ بەشی موچەخۆرانی پارێزگای سلێمانی ناکە کێشەی تێدا دروست بوو گوایە حکوومەتی هەرێمی کوردستان کێشە بۆ سلێمانی دروست دەکاتن بەداخەوە ئەوە لە پەنای ئەو مادەیە ئەو مادەیان تێدا زیاد کردووە کە ئەگەر کێشەیەک هەبێ ئەوە حکوومەتی ئیتیحادی تێدا تەداخل بکات ئەوە لە ڕاستیدا جارە پێشەمو شتێک ئەوە نادەستوریە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان قوارێ هەرێمی کوردستان قوارێکی دەستوریە بە دەستور دامەزراوە و بۆ حکوومەتی ئیتیحادیش نییە ڕاستەوخۆ بتوانێت تەعاملکردن لەگەر پارێزگایەک بکاتن ئەوە دژی ئەو شتێکە ئێمە تەواو دژی ئەو بۆچوونەی دژی ئەو ڕاین بەڵام لە نەفسی کات لە هەمان کاتیشدا ئەوان بەو هەدەفان ئەوان بەو نیازان کە ئەوە وەکو باسم کرد ئەوە مستەحیلاتە دەست لە بۆ سەروەرەکان دەست لە بۆ یەک پارچەی هەرێمی کوردستان برێ ئەوە خەونی دژمنانە بەڕاستی بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو دژمنە یەک لە دوای یەکانی کورد ویستیانە ئەو کێشەیە بۆ کورد دروستکان کێشە ناوماڵی کورد دروستکان کێشە بۆ سنووری کورد دروستکان پەرتەوازە یەک لە نێوماڵی کورد دروست بکەن ئەوە باشە کاتبەتی خڕاندنی ئەم مادەیە تابەت بڕگەی هەش فعلەن کێشە و پەرتەوازەی بۆ نێوماڵی کورد دروست دەبێت ئەو کاریگەریە تەواوی دەبێت فعلەن بەغدا دەتوانێت دەستوەر بداتە پارێزگای سلێمانی دەتوانێت ئەو جەوا دەمیشت ئەوش باز بکەن کە باسم کرد مادەکە دانراوە بەڵام لە ڕووی تطبیقەوە لە ڕووی تطبیقەوە بەڕاستی ئەوە وەکو باسم کرد ئەوە قبول ناکرێت چونکە حکوومەتی ئیتیحادی ناتوانانی لە ناو هەرێمێک ڕاستەوخۆ بچی لەگەر پارێزگایەک هەر بە پێی یاسا قبول ناکرێت لە پایسی دەچی لەگەر پارێزگایەک تا ئەمەد ئەوە بە پێی یاسا لە دەستور کە مادەم ئەو قوارێ هەرێمی کوردستان قوارێکی دەستوری بە دەستوری دامەزراوە کەواتە دەستبردن بۆ هەر شتێک پێچەوانەی ئەوە مخالفی دەستورە و بەداخەوە بەڕاستی یعنی لەسەر مەسلەی پەرتەوازەیش یعنی ئەو جارە بەڕاستی هەموو کوتلە کوردیەکان لەسەر ئەو مەسلەیە زۆر داکۆک بوون زۆر لە خەمی پاراستنی یەکپارچەی هەرێمی کوردستان بوون بەڵام بەداخەوە ینی بەڕاشکاوانە پێت برێم یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەر لایەنەکان دیکە پیان لەسەر ئەوە داگرت کە ئەوە نەدەبوو ئەو شێوەی بکرێت چونکە بە قەناعەتی من بەڕاستی وەکو شخصی خۆم ئەوە لە خیانەتێک زیاتر هیچی دیکە نیە چونکە هەر کەسێک هەر کێشەیەکی ناخۆ هەبی هەر مەشاکلەکە بێت دەیان کێشەمان هەبووە لە ساڵانی ڕابردوو لەسەر ئیدارە لەسەر هەرچێ بابەتێکی دیکە لەوانەیە هەندێک جار گەشتی تا شەڕی ناوخۆ بەڵام کەس جورئەتی ئەوەی نەکردووە دەست بۆ پەرتەوازەی دەست بۆ کردکردن و پارچەکردنی خاچی هەرێمی کوردستان بە هەر کەسێک ئەوە بیکە لە پەنای هەر کەسێک بی لە ژێر هەر پەردە و بیانوێک بی ئەوە خیانەتێکە خیانەتێکی گەورەیە کە مستحیلە وەکو دەرە لە بۆی دەنووسرێتەوە ئەمە لەگەر ئەوە نین ئەو قبوڵیشمان نەکردووە ئەو قبوڵیشی ناکەین بە دواداچوونیشی لە بۆ دەکەین بەڕێز خدرمانتک پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی عراق لە بەغداوە لەگەڵمان بووی ماندوو نەبی کاک خدر سپاس.